چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک ڕایدەگەیەنن لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری کەرکووکەوە حکوومەت هێرێم و بەشێک لایەنە کوردستانیەکان کەیسی کەرکووکیان فرامۆش کردووە و هیچ هەوڵێکی سیاسی بۆ چارەسەری کێشەی کەرکووک لەلایەن حکوومەت هێرێم و بەشێک لایەنە سیاسیەکانی شەو بەدی ناکرێت. لەسەر هەندێک شوێنی زۆر بچووک حکوومەتی هەرێم یان هێزی پێشمەرگە چووەتە مفاوەزاتەوە لەگەڵ حکوومەتی عێراقا بۆ کشانەوەی چەند مەترێک یان بۆ بەرەو پێشچوونی چەند مەترێک، بەڵام کەرکووک بەم مەکانەتەی خۆی یعنی بەو ناوەندە گرنگی کە هەیەی بە تەواوەتی پشتگیۆ خراوە و من پێم وایە ئەمە شتێکی زۆر خراپە. ئێستاکە کەرکووکیان داوەتە دەست قەدەرەوە قایت فەرقەیەکیان مێکێک تەحەکوم بە کەرکووکەوەکە یان لایەنێکیان پێکاتێک تەحەکوم بە کەرکووکەکە. کەرکووک دەبێ بگەڕێتەوە بۆ ئەو تەوازنەی پێشووی، ئەویش دەبێت بە پشتیوانی حکوومەتی هەرێم بێت. ئەگەر حکوومەتی هەرێم نایەتە پێشەوە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەجددی ئیشی لەسەر بکات. ئەتوانین سەر لە نوێ خەباتێکی کە دەست پێکەنەوە ئیش خەباتی دەستوریە، خەباتێکی یاساییە، چونکە ئێمە کۆمەڵی مادی دەستوری گرنگ هەیە. بەڕاستی لە دەستوردا هاتووە ئێمە ئەتوانین تون دەست بە عەرقەکانی ئەو مادەنەوە بگرین و کاری بۆ بکەین و لە پێناوی دەستەبرکردی مافەکان و چەسپاندی مافەکانیشە. فلەبەرەوە ئەمە مەسلەیەکی گرنگە، چونکە واقعەکە گۆڕاوە. ئێمە هەتاکو نابێت هەر چاوەڕێی گۆڕانکارێک بین لە دەرەوە بێت و ئەم واقعەمان بۆ بگۆڕێ نەخێر. تەوەقعی ئەو گۆڕانکارە نەشەکەین، بەڵام لە عینی کاتشا ئێمە دەبێن هەوڵ دێن بە خەباتێکی دیموکراتیانە ئامرازەکانی دیموکراتی بەکاربێنین بۆ خەباتکردن لە مەودووە و لە ڕێگای یاسایەکە و بە پشتبەستن ببنەما دەستوریەکان، چونکە وەکو پێش باسم کرد کۆمەڵی مادی دەستوری گرنگ هەیە بەڕاستی لە خزمەتی کوردایە و لە خزمەتی شاری کەرکووکی بە تایبەتی مادی ١40 لێپرساوێکی داریش لە کەرکووک جەخت دەکاتەوە لە دوای گرژەکانی 16 ئۆکتۆبەرەوە بۆشایی داری لە پارێزگای کەرکووک دروست بووە و ئەو بۆشایە دەبێت لە ڕێی کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا و ڕێخستنەوەی داری کەرکووکەوە پڕ بکرێتەوە. لە دوای 16 ئۆکتۆبەر بۆشایەکی ئیداری کارگێڕی هاتوۆتە ناو پارێزگای کەرکووک و قەزاو ناحیەکانەوە. بۆیە ئێمە لێرە چی وەکو بەرپرسی ئیداری، چی وەکو جەماوەر، چی وەکو خەڵکی کەرکووکە ئەم کەرکووکە چۆن توانیمانە وەکو چەپکە گوڵەکە بیپارێزین. بەڕاستی ئێمە ئەوە بەباش ئەزانین کە زمانی دایلۆگ، زمانی دانوستانێکی سەرانسەری بێتە ئاراوە بۆ ئەوەی ژیان زیاتر ئەوەی کەوا ئەمڕۆ ئەگوزارێت لە کەرکووکە بێگومان لە بۆشایی ئیداری بێگومان ئەنفلاتی ئەمنی دێتە ئاراوە بە بار و گوزەرانی خەڵکش بەرەو باشتر ناڕۆ. بۆیە ئێمە داواکارین لەوەی کەوا سیاسەتمەدارانی کورد بە شێوازی گشتی من ئاماژەی پێەکەم و بە تایبەتی هەموو کەرکووکیەکان بۆ ئەوەی دانوستانێکی دیکە بە شێوازێکی دیکە بە پلان و بەرنامەیەکی دیکە بێنە ئارەوە ئەم گۆڕەپانێکەوە ئەمڕۆ هەیە، چی پەرلەمانتارەکان، چی بەرپرسە ئیداریەکان، چی بەرپرسە حیزبەکان، چی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕاستی ناکرێ ئێمە ئەم بۆشایە ئیداریە من پێم وایە ئەمە زەرەری کووردە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن غیابی بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی کەرکووک بۆتە کۆست لە بەردەم بەڕێوەچوونی کۆبنەوەکانی ئەنجومەنی پارێزگا و هەر کات نیسابی یاسایی بۆ کۆبنەوەکان دروست بێت دەکرێت پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک هەڵبژێردرێ و بۆش دەتوانرێت دۆخی کەرکووک بەرەو کەناری ئارامی ببرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.